عالیە باقڕ باڵەوەکەی پرۆسەی ئازادی کاتێک جەنگ ڕوو لە وڵاتێک دەکات پێش مرۆڤەکان شادی و ئومێد و خۆشبەختی خۆیان دەشارنەوە بەڵام هەندێک لە مرۆڤەکان لە جەنگدا نەخۆیان و نەئومێدەکانیان هەڵنایەن و بیریان لە لای ڕۆژانی پاش جەنگە ئافرەتێکی عراقی لە کاتی پرۆسەی ئازادی عێراق و کەوتنی ڕژێمی بەعزدا لە ساڵی 2003 لەبری هەڵهاتن و خۆشاردنەوە دەبێتە پاڵەوان و مێژوویەک بۆ خۆی تۆمار دەکات ئەو کاتەی هێزەکانی ئەمریکا لە باشوورەوە هاتنە ناو عێراق عالیە باقڕ بەڕێوەبەری گشتی کتێبخانەکانی شاری بەسرە بوو لەگەڵ هەڵگیرسانی ئەم جەنگەدا ئەم ژنە خەمخۆرە ترسێکی زۆری لێدەنیشێت کە مێژوو دووبارە ببێتەوە و ڕووبارەکانی عێراق بە مەرەکەبی کتێبەکان شین ببنەوە هەر بۆیە بڕیار دەدات تەواوی کتێبەکان بپارێزێت لە ماوەیەکی کەمدا خۆی هەندێک لە کارمەندەکانی کتێبخانەکەی و دراوسێکانی دەست دەکەن بە گواستنەوەی کتێب و دەستنووسە گرنگەکان بۆ پەناگە شاراوە نزیکەکان کە بەشێک لەو پەناگانە ژێرزەمینی چێشخانەکانی بەسرە بوو ژمارەی کتێب و دەستنووسە حەشاردراوەکان زیاتر بوون لە 40,000 دەستنووس و کتێب تەنیا یەک ڕۆژ دوای تەواوبوونی گواستنەوەی لە 180 کتێبەکان مۆتەکەکەی عالیە باقڕ بوو بەڕاستی و هێزەکانی ئەمریکا تەواوی کتێبخانەکانیان سووتاند و لەو شوێنانە تەنها خۆڵەمێژ بەجێمە عالیە باقڕ لە پاش جەنگ و لە ساڵی 2004دا هەموو ئەو ئامانەتانەی گەڕاندەوە بۆ کتێبخانەکانی بەسرە و ئەو پاشخانە گرنگە مێژوویەی لە فەوتان پاراست بەم کارەشی نازناوی پاڵەوانی پرۆسەی ئازادی لەلایەن عێراقیەکانەوە پێبەخشرا چیرۆکی عالیە باقڕ چیرۆکی بەرپرسیارەتیە بەرامبەر وڵات و خاک و مێژوو نیشتیمان ئایا کەی تر دەناسیت بەم جۆرە بە ئەمانەتەوە لە پیشەکەیدا کار بکات.